لە سەرەتای مانگی 6 پرۆژەی ڕووناکی ئەڕاتە بواری جێبەجێکردن لە گەرمیان لە هەموو ناوچەکانی گەرمیان بەبێ جیاوازی. کاک حەزم سڵاو لێبێ دۆخی کارەبا لە سنووری گەرمیان چۆنەوە ئێستا ڕۆژانە چەند کاتژمێر کارەبا درێ بە وڵاتیان؟ سڵاو لە ئێوەش ئێمە دابینکردنی کارەبا پێش ئەوەی ڕووناکی بێتە لای ئێمە لەم مانگی 5 بە تێکرا نزگەی سەرووی 20 کاتژمێر کارەبان و بە هاوڵاتیان دابین کردە. باشە کەی پرۆژەی ڕووناکیە گاتە گەرمیان بە دیاریکراوی کارەبا ئەبێتە 24 کاتژمێر لە سنووری گەرمیانیش بەپێی ئەو هەواڵانەی کە لە پرۆژەی ڕووناکی و پێمان وتراوە لە سەرەتای مانگی 6 پرۆژەی ڕووناکی ئەڕاتە بواری جێبەجێکردن لە گەرمیان لە هەموو ناوچەکانی گەرمیان بەبێ جیاوازی. باشەواتە زۆرمان نەماوە بۆی پرۆژەی ڕووناکیش لێرە دەست بەکار بێت. بەڵێ باشە کاک حەزم لە سنووری گەرمیان چۆنی پرۆژەکە ئەکەوێتە کار شار بەشارە واتە بۆ نەکەلار و ڕزگاری و کفری بە جیابەجیا پرۆسەکە دەست بەکار بێ یاخود هەمووی بە یەک جارە؟ ئێمە خۆی گەرمیان 5 زۆنە زۆنی 1 بۆ زۆنی 5 وا پێمان وتراوە کە لە پرۆژەی ڕووناکی لە ئەنجومەنی وەزیران هەر 5 زۆنەکە لە یەک کاتژمێر ئاکرێتە 24 ساعت. باشەواتە هەمووی بە یەکەوە بێت. بەڵێ باشە کاک حەزم لە ماوەی ساڵانی ڕابردووە لە گەرمیان حسابێکی تایبەتی بۆکرا بەهۆی گەرماکەیەوە مێگاواتی زیاتر کارەبادرا بە گەرمیان لە پرۆژەی ڕووناکیە هیچ حسابێکی تایبەتەکرێ بۆ گەرمیان؟ خۆی پێشتر هاوینان 20 مێگایەک هاوکاری گەرمیانەکرا بۆ لەبەرەوەی کە وەرزی هاوین زۆر گەرمە لە گەرمیان بەڵام ێساکە کارەبا بۆ 24 کاتژمێر ئیتر هەموو ناوچەکان وەکو یەک هەر 24 ساعتەکە کارەبایان هەیە هیچ مەجال هاوکاریتیان نامێنێ. لە ڕووی نرخ نرخش مرکزیە لە هەموو هەرێمی کوردستان بە یەک نرخە.